بینەرانی خۆشەویست ئەم کاتتان شاد خۆشحاڵم بەوەی هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی کار. تەوەری ئەم ئەڵقەی بەرنامە تایبەتە بە بارودۆخی کرێکاران لە جیهاندا بەگشتی و لە عێراق و هەرێمی کوردستاندا بە تایبەتی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و تاوتوێکردنی دەپرسین بارودۆخی کرێکاران لە جیهاندا بەگشتی و لە عێراق و هەرێمی کوردستاندا بە تایبەتی چۆنە؟ ئەو کێشە و گرفتانە کامانن کە ڕوبەڕووی هەوڵ و خەبات و تێکۆشانی کرێکاران دەبێتەوە. یاسا و ڕێسا ناوچەیی و ڕێکەوتنامە نێودەوڵەتەکان تا چەند لە بەرژەوەندی کرێکاران کاری پێدەکرێ. بۆ تێپەڕاندنی کێشە و گرفتەکانی کرێکاران چی پێویستە بکرێت؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری بەڕێز ئەکرم نادر هەڵسوراوی کرێکاری و نوێنەری نێودەوڵەتی یەکێتی شورا و سەندیکا کرێکاریەکان دەکەین. کاگەکرم زۆر بەخێر بێ. سپاسی وەژەکەم دەستان خۆش جاریشکە و سپاسی بینەرانی بەرنامەکەتانە. کاگەکرم لە بەرنامەی پێشووتردا بەڕێزت تشکێکی وردت خستە سەر بارودۆخی کرێکاران لە جیهاندا بەگشتی بە تایبەتی وڵاتە سەرمایەدارە پێشکەوتەکان. لێرەدا پێم باشە تشکێک بخەیتە سەر ئەو وڵاتانەی کە بە ناوی وڵاتانی پەرەسەندوو یاخود وڵاتانی دواکەوتوو یاخود وڵاتانی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانی کە تا ڕادەیەک جیاوازن لە وڵاتە سەرمایەدارەکان وەزعی کرێکاران بەگشتی لە ڕووی کرێ، لە ڕووی حەقدەست، لە ڕووی هەلی کار، لە ڕووی مافی ژنان و مافی کرێکاران و تێکڕای مافە ئینسانیەکانی کرێکاران چۆنە؟ بابەتەکانی پێشووترە باسمان لەو ئەزمەی اقتصادی سەرمایەداری جیهانی کرد لەباری اقتصادی و چ تەسیرێکی خراپی لەسەر وڵاتانی پێشکەوتوو داناوە. هەڵبەتە وەکو هەر سیستمێکی چینایەتی لە دنیاە ئەبێ دایما پێشبڕکێک هەبێ لە بازار با بڵێن لە بازارەکانیانە لە تەرەحکردنی هێزی کارە لە هەرزانترینیان بۆ گرانترینیان بۆ جۆرە چۆنێتی و چەندایەتی و ئەو شتانە. ئێمە باس دەواکەین ئەڵین سیستمی سەرمایەداری سیستمێکی جیهانیە. لەوێ هەر شتێک ڕووبە با بڵێن ئەزمەیەک ڕووبە پارچەکردارەکانیشی لەم وڵاتانە دووبارە بێتەوە بگرە ئەتوانم بڵێم ئەساتەکانی لەم وڵاتانە زیاتر و بەرچاوترەکەوێت. بۆچی وایە؟ یعنی سەبەبەکە هینێکی مێژوویە، ئەنی شکارێک نییە بڵێ وەڵا هاتوو مەجموعەیەک پیلانیان داناوە ئەم شتە وا لێ بکەن. نه، ئەمە دەرەنجام و بەرەنجامی کەڵەکەبوونی سیراعاتی چینایەتی لەم وڵاتانە با بڵین کە مێژووی کۆنتریشە لە ئەوروپا و مێژووی کۆنتریشە ئەمریکا و کەنەدا و ئەو شتانە دایما بمانوێ نەمانوێ ئەگە بە بەراوردێکی وەکو خەڵتەی بێژەنێک وایە کاتێک سیستمە چینایەتیەکان ئەم ئەوزاعانەی هێناوەتە پێشەوە لە نەتیجەی سیراعاتی بەردەوامی نێوان کۆیلایەتی و دەرەبگایەتی بۆ سەرمایەداری و سەرمایەداریشی تر بە مەرحەلەی داهاتوو وەکو کەسی مارکز بە ئاسیەکە بێ بە سۆشیالیزم ئەو سۆشیالیزمە علمی کە مارکز بە ئاسیەکە. هەڵبەتە بۆ ئەمە هەتا ئێستا لە سیراعاتی چینایەتی سەرمایەداریە ماوە و چۆنچۆنی ئەمە برەو بەخۆیە. ئەو جۆرە لە گوزەرانی بەرز و توانایی گوزەرانێکی باشتر لەو گوزەرانی کە لێرە ئەبرێتە ڕێوە لەسەر حسابی ئەم فقر و فەلاکەت و هەژاری ئەم وڵاتانەیە. یعنی بمانێ و نەمانوێ هێز خۆشمانەوە بینین ئەوەی لەوێ ئەگوزەرێ بازارێکە با بڵین زیاتر سەرمایە گوزاری ئەو مەوادانە ئەکەن یا ئەو بەرهەمێنانی ئەو شتانە ئەکەن کە نابێ بگاتە ئەم بازارانە و ئەم بازارانە کۆنتترۆلی لەباری احتیکاراتی اقتصادیەوە ئەبێ خۆیان بیکەن نەگا بە بەڵام کاگەکرم پێتوان نییە سەرمایە گوزاری یا بڵین هەلی کارکردن لە چاو پێشووتردا لەم وڵاتانەدا شتێک زیاترە بە فعلی زیاد دەکات بە پێی ئەوەی کە بازارەکانی ئەوان شتی زیاتری ئەوێ ئەوانیش ویستم ئەوە ئیشارەت پێ بم کە تۆ باسی ئەوە کە دوتە گوزەرانی ئێرە چییە؟ کاتێک کە گوزەرانی ئێرە لەسەر ئەساسی ئەوەی کە خۆشی ئیشارەتی پیاوەتێ هەلی کار لێرە بۆچی زیاکا بۆ نەوەنە هەر لە پێی ئەوە ئەمارانەی خۆشیان کە لە ئەوانەش هاتووە لە ئێشتا ئەو وڵاتانەی تازە گەشە کردووی پێوتێ لەباری اقتصادیەوەوانەوە نسبەی با بڵین بێکاریەکەی زۆرە بەڵام هەستەکەی خەڵک زیاترە چێ بۆ سەر ئیش بەڵام بە بڕێکی کەم بە هێزی کار فرۆشتنەکەی
هەرزانترە هێزی کاری هەرزانی پێوترێ بازاری هێزی کاری هەرزانەوە ڕاستەکەی هیچ معنایەکی نییە بڵێ متەخەلیفە معنای ئەوەی هەیە تەنها ئەوەیە احتیکاراتی بازاری گەورەی با بڵین بەرهەمی سەرمایه‌داریە گەورەکان بۆ نمونە دروستکردنی تەیارە و سەیارە و ئەوە نییە هەتا چەک و ئەسلحەکان لە لای خۆیانە هەر ئەوەشە پێویستیان بۆ هەیە ئەمانە بووی کە چونکە بەشێکە لە هەیبەت و سەر سیمادانی سیستمی سەرمایه‌داری خۆی پێویستی بەوە هەیە ئەو شوێنانە ئارامتر بێ لانی کەم ژیان و گوزەرانی کرێکارانی ئەوێ باشتر بێت چونکە شتێکی بۆ بەرهەمەهێنن ئەو ناوێ بگاتە بازارێکی کە و شوێنی کە ئەم شتانە بەرهەم بێنێ هەر بەخاتی ئەوەشە بازارە هەرزان بەهاکانی ئەو شتانی ئاسان دروست دەکرێت بۆ نمونە مەعمەل هەموو چیمەنتۆکانی ئەڵمانیا لە ساڵی 1970 و سەرەتای 80 و 90 و هەمووی وردە ڕاوگرت و نردی بۆ وڵاتە دواکەوتوانە ئەویش هێنای شاخەکانی لە باتیوی کە بیبڕێتەوە بیکا بە خۆڵ و بیکات بە چیمەنتۆ هێنای کردی منتیقی سیاحی زۆر لەوە زیاتی دەسەکرێت بەپێی ئەو هینە اقتصادانی کە حسابیان بۆ کرد لە وڵاتانە بیکرد هەر چۆنی بیکرد هەر هەرزانتر بۆ پێی ئەم وڵاتانە هەر دەسەنەخۆری وڵاتانی زلهێز بێت هەر خۆشی بۆ سەر ئەو دروست بۆ خۆ سیستمی چینایەتی سیستمیەک نییە بڵێ وڵا تەنها کرێکار و کرێکار کرۆکەکەیەتی تێگەی وەکو ئەگە بەراوردیکەین وەکو ئەو پرۆتۆن و نیوترۆنانە وایە کە لە گەردیلەیە هەیە دواییش بە هەمویان یەک با بڵین ناوچێ دروست دەکەن ئەم ناوکە سرا ئەسلەکەی باڵین سالبوو مجەبەکەی کە ئەو گەردیلێ دروست دەکات کرێکار و سەرمایه‌دارە ئیتر لە چواردەوری خۆشیە کۆمەڵێ شتیکەی بەدەوای خۆیان هێناوە ئیتر ئەم سیستمەش بۆی بژی پێویستی بەوە هەیە شوێنێک هەبێت کە بازاری دایمی هەرزانی کار بێ و شوێنێک هەبێ منافەسەی ئەو هێزی کارش بکات کە لێ هەیە بۆ نمونە ئەگەر من لە وڵاتێکی وەکو کەنەدا بەراوردیکەی دایمە هەڕەشەی سەر کارگەری ئەوێش ئەوەیە کە لە وڵاتانی کەەوە هەموو ساڵێک بۆ نمونە کەنەدا ئوسترالیایە هەر کەنەدا بە تاکێتەنیان خۆی هەموو ساڵی 350,000 کرێکاری وڵاتانی تر ئەهێنێ ئەمە بۆ چیەتی خۆمە ئەوە نییە بڵێ وەڵا هەر هەمویان ئیشیان یەکسەرایەتێ زۆربیان یانە بازارەکان و هێشتا زمان نازانن بعضیشی هەیە هیچ شارەزاییەکی نییە یاساکان نازان ئەمە تا کاتیەوێ تقریبا 5-6 ساڵێکی پێچەم ئینسانە تاتیەگە ئەم ئیشانەی کە عەقدەکانی چۆنێتی بڵین اختیلاتکردنی ئیجتیماعی بۆ ناو کارگەران و شتانە دروستکە ئەمە عمری درێژکردنەوەی سەرمایه‌داری خۆیەتی دوایەوە ئەم شوێنە بەی خۆی نازانێ خۆی بە میوان نەزانێ مەشغوڵی پەڕە پڕکردنەوە فۆرم پڕکردنەوەی بۆی ئیقامی موقەتی هەبێ بە دایمی و دایمی هەبێ بە جنسی و جنس سری ئەم پرۆسانە بۆی دروست کردووە ئەمانە هەمووی بەشێکن لە سیستمی چینایەتی خودی خۆی ئەمە هەر ئەمەشە کە ئەیبینی لەم وڵاتانە ئەو بژانە و وەزع و گوزەرانە خراپەی کە ئەوی گوزەرێنێ لە حاڵەتێکا بە هێزیی کاری هەرزان بووە بە خێروبەرەکەتێ بۆ سەروەت و سامانێ بۆ ئەو کۆمپانیانی کە ئەتوان ئەزمەکانی خوانی پێ تێپەڕێنن یعنی ئەتوانێ هەر کاتێ لەوێ بۆ نمونە معمەلی پۆڵا وەختی خۆی لە ئەمریکای لە ئەمریکا هەر خودی ئەمریکا مانیان گرت معمەلەکەیان داخست و فرۆشتیان بە عێراق لە بەسڕەیشەکە زۆر هەرزانترە کەوت کرێکارەکانیان ناردەوە ماڵە بیمەیشی بێکاریشی باتێ ئێشتا هەروەی قازانجێت چونکە مەواد خامەکەشی لێرە هەیە کرێکاری هەرزانیشی لێرە هەیە بۆ نەقڵ و تەوزیعکردن و فرۆشتنی وڵاتانی جیهانیش هەر لێرە ئاسانتر بوو کاگەکرم بەڕێزت وەکو هەڵسوڕاوێکی کرێکاری دیارە هەم سەردانی هەندێک وڵاتی عەرەبیشت کردووە وڵاتانی کە با بڵێن بەڕێزت ێستا باست کرد زانیاریکی باشش لەبارەی وەزعی عێراق و کوردستانیشەوە هەیە یعنی بەڕای بەڕێزت ئەو مافانەی ئەو مافەسەراتایە کرێکار کە لەم وڵاتانەشە هەیە هەمان پێشێتکاری بگرە زیاتریش ڕوبڕوویانە بێتەوە بەفعلی خراپتریشە چونکە تۆ سێریکە ئەگەر ئێمە سێری میسر بکەین بۆ نمونە شۆڕشی میسر کە ڕوویە سێرمان کرد شۆڕشێک و لە ناوچەکە هەمووی داواکاریەکانیان ئەوە بوو بۆ ئازادی بۆ عەدالەتی ئیجتیماعی بۆ گژێڕانەوەی کەرامەتی ئینسانیان بوو ئەمە لەباری چینایەتی و هەر چۆنێ بیپێوی هینێکی چۆنڵی معناکی چینایەتی هیچیکی نییە سێرەکەی ئەو بەشەرانە ئەگەر کورد خەو هەتا ئێستا کورد خەو بۆەوە بینە سەربەخۆیی هەبێ ئەم سێرەکە لێو سەربەخۆشە وان بۆ کارگەرەکەی ئەو سەربەخۆیە ئەو معنای قەومیە ئەو معنای دینی هیچی بۆ نەکرد ڕاستیەکەی ئەو هەر وەکو چەساوە چەوسێتەوە دینی چی هەیە
خۆ عروبەشکەشی هەیە بۆ خۆی دەری خۆی استقلالی وڵاتیشی هەیە ئەی باشە ئەمانە بەدنانی ئەو نەخورە بە هێزی کاری هەرزانی ئەوی چارەسەر نەکرد خانووی بۆ دابین نەکرد با بڵێن ئەو ئازادی ئەو کە باسەکرێت لە بازارە سەرمایه‌دارەکان گوزەرانیان هەبوو ئەمانە معنای ئەوەیە ئەو سەرمایه‌داری وەتەنی یا سەرمایه‌داری قەومی یا سەرمایه‌داری دینی بۆ خودی خۆی ئەکا خۆ بۆ ئەوی بۆ زۆرینەی ناکە خۆگەربی کردایە بۆایەتر هیچ فەقر و فەلاکەتێ لە وڵاتانە نەماوە کە سەر بە خۆیان بۆ خۆیان پێیا کردووە ئەوە ئێستا گوزەرانێکیان هەبووە هەمووان یەکسان بووینە لە خواردنی بەڵام دیمان لە وڵاتانەیە کە خۆیان بۆ ئازانێسا گەلەگە کرێکارێکی کووردا قسە بکەی بجاری وایەیان لە کرێکارێکی عەرەبا قسە بکەیڵێ بابە ئێمە ڕزگارمان ببووە وەکو نەتەوە یەکمان بگرتای وەکو نەتەوەیە بەڵام سێرەکەی کێشەکەی ئەو لەسەر ئەوە نییە بەتەنیا ڕاستێکی ئەوە تالو شوێنانەیەکیشیان گرتەوە خۆ گۆتا و ڕۆنەکەی زیاتر بۆ ئەو نەبووە هەر بۆیە ئەبینین لە وڵاتانی عەرەبیە بە تایبەتی ئێستا حاڵی حازر ڕێژەی 22 ملیۆن بێکار هەیە کە ژمارەی زۆری ئەو بێکارانە گەنجانن هەمووشی خریجی جامیعەکانن شەهادەی ماجستێریان هەیە شەهادەی مەعهەد و هەتاوەکو عەدادی و هایسکوڵیان هەیە ئەمانە پۆلی دۆزەیان تەواو کردووە بەڵام هێزی کارەکە لە بازارەکەیە دواکەوتووی بڵین بەرهەمهێنان و بڵین سناعەت و شتانە کارێکی کردووە کە بەشێکی زۆریان لەسەر بەس داهاتی نەوتەژی ئیتر ئەمەش بۆ بە بەڵایەکی کە ئەمەش بۆ مەسیبەتێکی کە سێرەکەی زۆربەی ئەو خەڵکانی کە دوای ئەو هێزە تیرۆریست و شتانەش کەوتون لە چینە متەوەستەکان یا کوردی دەوڵەمەندەکانیشی دیایە چونکە بێ ئیشە سوڕێتەوە شتێکی کە نییە خۆی پێوە مەژوڵکە ناومێدی تیا بڵاو بێتەوە خۆ یعنی چۆنەڵی سیستمی چینایەتی تەنها یەک مەئسات نییە هەموو مەئساتێکە بێ گشتگیری یعنی ئەڵی فڵان وڵاتە لەبەر فەقیری بوو ئەی ئەو وڵاتانی کە پاریان زۆرە لەبەر چییە ئەو مەئساتی تیا ئەگوزەرێ کە ئینسان کائینێکی ئیجتیماعی سیاسیە پێویستی بۆ هەیە کە چەندین معریفەی هەیە گەشەی پێبە بەڵام هێزێک هەیە بزوتنەوەیەکی کە هەیە دەسەڵاتێکی چینایەتی تر هەیە پێویستی بەوە نییە تۆ خەریکی ئەمە بی پێویستی بەوە هەیە تۆ لە بازارەکەیە هەتا ئەو جێگەی توی پێویستە ئیشی پێ بکە و کارێ پێ بکە و هەتا ئەو جێگەی پێشی نەبێبوونیرێتەوە ماڵەوە بڵێ بڕۆ ئەزمەم هەیە کێشەم هەیە خۆ ئەو قەت بێ کێشە نەبووە هەوەتی هەیە هەر کێشەی هەیە یعنی کاچیتە سەر کاریش لە کاتی بژانەوەکەشە سێرگی موسیبەت و نەکبەتەکەی بۆ تۆ ئەوەیە کە چی تێوێت لەوە زیاتر ئەوە نی ئیشم بۆ دابین کردووی ئەو ڕۆژانش کە ئیشەکە لە دەردەکە ئەیت چی تێلەوە زیاتر بازارڕۆ ئیتر ئەمە ئاوام لێ یعنی مەبەسم لەوەیە سیستمە ئەم سیستمە خۆی ئەوی فەرز کردووە هەر بۆیە بینین شۆڕشەکانی میسر شۆڕشی تونس ئەمانە هەمووی لە ناوەڕۆکە سێرگە شۆڕشێکی چینایەتی بوو خەڵک بۆ هاو داوای کاریان نەکرد زۆربەی و گەنجانە هەمووی ئێستاشی لەسەر بێ نان و کار کاگەکرم پێشەوەی بچینە سەر ئەو بابەتە دیارە لە دوایە ورتر باسیەکەین ینی پێچگەل لە بێکاریەکی بێ ئەژمار لەم وڵاتانەی دەورە و پشتە هەیە دیارە حەقدەستێکی کەمیش هەر لە ناوناوانەیە وەزعی مناڵان و ژنانی کرێکار و وەزعی با بڵێن ئەوانەی کە تازە لە پەیمانگا و ئامادەیەکان و زیانکۆکان دەرەچن ئەوانیش هەر هەمان وەزیان هەیە ئەوانە ئەتوانم بڵێم ریزی پێشەوەی ئەو ڕەمەن لە یەکەم کەسن کە لەژێ هەڕەشیان ئەوانە ئەکرێن دایمە بە قوربانیش چکە وەکوتمان کاڵی چینایەتی دایمە سەیری کە لە هەموو شتێکا چینایەتی هەیە ئەلەوە مناڵە معنی بە معنە دواکەوتویەکەی کە بیرەکاتەوە مناڵە ئیتر ئەڵێ چی بە چاوێکی کەمتر سەیریەکە کای چێکە لە بازارە ئەوە نییە شتە فرۆژە دەستفرۆشی پیەکەن چی تا ئێستەقلال ئەوە نییە گەورەکە ئێستەقلالی بچووکەکەی خۆی کردەوە چونکە ئینسانە لەوە دەرچووە پێویستی بە پارویە نان هەیە ئەنی تۆ لۆمەی گەورەکە ئەەکەی پیاڵێ بۆ ناچیت مناڵەکەەوە نێریتە دەرەوە بەڵام کابرا هەڕەشەی نانی لەسەرە هەڕەشەی بێکاری لەسەرە لەوانەیە ئەو بەکاری هێنیاڵێ ئەو خۆی لە ڕووی نایبچە سوالکە مناڵەکەی نێرە پێ عیب نییە چونکە هوشیارێکی چینایەتی نییە بووی کە ئەم مناڵەمە بێ وەکو ئینسانێکی باش بژی ئەوانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات و بۆ سیستمی خوێندن و بۆ هەموو ئەمانە کالێکردن و تەواوکەری یەکن دابین نەبوونی شوێنی نیشتەجێبوون بە هەمان شێوە ژنەکەی کچەکەی نازانم چی ئەمانە بەکارێنی ئەوان
ئەوانەی کە ئەم دابوونەریتە دواکەوتوەکانی ناو کۆمەڵگە هەمووی ڕنگدانەوەی ئەو وەزع اقتصادی و ئیجتیماعی و سیاسیانەیە کە لە مجتەمەع ئاگوزارێخەوە شتێک نییە ئێمە شتێ تازە بێ دەیهێنین و باسیکەین هەموو دەمی هەموو باحیسە ئیجتیماعیەکان و باحیسە اقتصادی و سیاسیەکان بکەرەوە هەمان شتەڵێنەوە بەڵام ئیتر کێشەکان کەڵەکە ئەبێت لە ئەزمەکانە ئەمە زیاگا ژمارە کاگەکرم ئازادی ڕێکخراوبوون و ئازادی کۆڕ و کۆمەڵ و سندیکا و چالاکی سندیکایی لە وڵاتانەدا چۆن نەبینی لە وڵاتێکە کە سەرچاوەکەی ڕاستیەکەی سەرمایه‌داریەکەی پشتی بە چەک ببەستێ سەرمایه‌دارەکەی پشتی بە ئەحزابی میلیشیایی ببەستێ لە وڵاتانێکە کە زیاتر دەستگا عەسکەریەکان بەهێزکرابێت وەکو چۆن لە شۆڕشی میسر و ئانیا دیمان گەمەکە لە نێوان ئەحزابی سیاسی و لە با بڵێن ئەحزابە سیاسە دینی و قەومیەکان لەگەڵ دەستگای مؤسساتێکی بەهێزی وەکو دەستگای عەسکەر کە لە میسرە بەهێزترینیان لە ناوچەکە دیمان چۆنی وە لە 50-60 ساڵی ڕابردووە لە عێراق و لە دوای شۆڕشی تەموزی با بڵێن مەلەکی گۆڕانی مەلەکی بە جمهوریەت و شتانە زۆربەی وڵاتانە دیمان ئەم دەستگایانە تاوتوێ پێکرێ یاری پێکرێ ئەویش هەمووی بۆ چاواشەکردنی ئەو شۆڕشی ناوچەکەیەوە لە باربردنێتی لە باری چینایەتی و سیما پێدانێتی بە ئومێدێکی قەومی یا دینیان هەر شتێکی کە یا سەردەمانێکە بوو کە هەموو خەڵک دژی سیستمی با بڵێن دەرەبگایەتی لە پاڵ سیستمی مەلەشیا بوو بۆرژوازی وەتەنی ئەم منتیقانە ئومێدێکی یا بە خەڵک ئەمانە ئێستا هاتووە هەر هەمووی لە دەیان ساڵی ڕابردووە بە دروستکردنی نەقابەیە کە سەر بە ئەحزابە بە دروستکردنی ڕێکخراوێک کە سەر بە حکوومەت وەکو دەستگایەک ئیشی پاڵاکە و هاتووە کۆمەڵێک لە ئیمتیازیاوە